مەراسیمی بە خاکسپاردنی حەمافایق حەمە ڕەشید خێرخواز لە دەربەنیخانە پاشەوەی ئاگادار دەکرێتەوە گوندەکانی ناحەی بەمەوە ڕێگەکەیان بەفر دایپۆشیوە بەیانی ئەمڕۆ ڕووی لە سەرتە کردووە بۆ ڕامەڵینی بەفرەکە. ئەو منتیقی سەرتەکە و ئەو ناوە بەفری زۆری لێباری و ڕێگەی ئەو لادێوشتانە هەمووی قەتع بووە. تەلەفۆنیان بۆ کردووە چۆ بۆ خێرخوازی بۆ ئەو منتیقانە ئەو جادەشتە پاکاتۆ لە تەنگی سەرتەکە لەوێ هەموو بەستەڵەک و هینە لەوێ لە دەستی وەرگردووە چۆتە ناو ئەو چەمە ئەمری خوای کردو و تیا چۆت. حەمەفایق لە دایکبووی ساڵی 1950 و شۆفڵیە بووە پێشتریش چەندین کاری خێرخوازی تری ئەنجام داوە بەڵام ئەمەیان دوجار بوو. شۆفڵەکەی دەخلیسکێت و دەکەوێتە چەمێکەوە لە تەنگەبەری سەرتەک گیان لەدەست دەدات. ئەم پیاوە من خۆم لە نزیکەوە خۆی کوڕەکانیان ناسم خوافی کا ماوەی 20 ساڵە. ئەم پیاوە پیاوێکی بێدەنگ خێرخواز لە هەموو عەداسێکی ئەم شارە دەستی خێری هەبوو. وەکو خانەوادەی سوپاسی پێزانینی سەرجەم ئەو لایەنە پەیوەندیدار و ئەو خزم و خۆشانەکەینەوە کەسانەی بە تایبەتی دانیشتوانی شار دەربەنیخان و خەڵکی بناری بەمۆ کە بەدەنگمان و هاتن و تا تەشە جەنازەکەیشی و نوێژ و ناشتنیشی سوپاس و پێزانیمان هەیە بۆیان و لە لێدوانێکدا سمکۆ سالار بەڕێوەبەری ناحەی بەمە و باشار پرێسی ڕاگەیان. حەمەفایق حەمە ڕەشید لە کارێکی خۆبەخشیدا تووشی ڕووداوەکە بووە و هەڵوێستێکی بەرزی مرۆڤایەتی نواندووە جێگەی سوپاس و پێزانین بوو. ڕێبین محەممەد شارپرێز دەربەنیخان.